ئێرە علوەی هەولێرە بەشی زۆری ئەو کەلوپەلانەی لێرە دەبینێن عراقین و سووری و ئێرانی و تورکیە بەشێکی بە قاچاق و بەشێکیشی ڕێگە پێدراون جوتیاران ماندوو شەکەت بوون بەدەست بەرهەمی بێگانەوە بەرهەمی خۆشیان ساغ نابێتەوە مام حسێن 40 ساڵە جوتیارە تاکە گلەی ئەوەیە بهێڵن بەرهەمەکانی ساغ بکاتەوە ئەو دەڵێت لەبەر کەلەم و پەتاتە و پیاز و تەماتە و خاسی ئێرانی و سووری و تورکی هی ناوخۆ ساغ نابێتەوە باقلیان هەیە کودیان هەیە ئەو شتانی هیوان هەمووی دێت تەماتەی بەسڕای دێتن هەمووی ئیسن دەدرێ هیوان داخیلبی بەزیمە نابی بڕوە قەر نابیتە چەمەندەرە شێلمە کەلەمە ئەوانە هەمووی خۆمانی بەرهەمی خۆمانی چەند ڕۆژە با دەکرا لێرە بۆ مووسێ لێرە بۆ کەرکووچێ لێرە بۆ بەغدای ئێستا لە سەیتەرەی دەگەڕێنەوە مەمنوع ئەو ڕسقەی لێرە بارەکەی لە شمال مەمنوع بستەوێندەری هیوانیش بە ئیسراحەت دێتن جوتیارانی هەرێم لە دوولاوە زەرمەند بوون لەلایەک بەرهەمی قاچاق تەنگی پێڵچنیون و لەلایەکی دیکەشەوە حکوومەتی عراق ناهێڵێت بەرهەمەکانیان بنێرنە ناوەڕاست و خواروی عراق مشكلة ما براسي سليماني حتى إذا كلمة عن بقعة غردي رزقي زوري عن بقعة غردي أي كلمة ورزقي محمود مايتوا إذا تازر كاني ما وقت كباري عندك حفظة كيتك يا سنوات وأنا بارك مو درنايني براستي أو تفعل يكون حمز زرنا مميني بأخوي أو بيسار سعد بارك كلمة كلير نفرش لها كل حكومة العراق لنا رزق بيتن على رجلنا قري بغداد بيت إيرا على كوي لين درج دبته فوزوشي إيرا دبته فوزا راس ريه دبته حكومة الرم دبي أهلي بكاتن براستي نك أجنا أفضل عن عم زرمن دبن بەشێک لە بەرهەمە وەرزیەکان وەزارەتی کشت و کاڵ قەدەغەی کردوون بەڵام ئێستا علوەکان پڕ بوون لە بەرهەمی قاچاق و پشکی شێری هەموو بەرهەمە قاچاقەکانیش بەر بەرهەمی ئێرانی دەکەوێت ئەمە جگا لە بەرهەمی ناوەڕاست و خواروی عراق ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر